بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت بینەرا بەڕێز و خۆشەویستەکانی بەرنامەی دین و دنیا خۆشحاڵین لاڵقەیەکی لەی بەرنمەکەتان بە خزمەتەوەی بەڕێز و خۆشەویست ئەگەینەوە. خۆشەویستان لە ئەڵلقەی ئەم جارەدا هەڵوێستاکەین لەسەر ئەو بارودۆخە تایبەتەی کە جیهان بە شێوەیەکی گشتی پێدا گوزەرەکە و هەرێمی کوردستانی ئێمەش بەشێکە لەو جیهانە و ئێستا لە نێوە بارودۆخە تایبەتەداین بە بۆنەی یان بە هۆکاری هاتنی جۆرێک لە ڤایرۆس دەبێتەوە هۆی نەخۆشکەوتنی مرۆڤەکانەویش ڤایرۆسی کۆرۆنایە. ئەمە بارودۆخێکی تایبەتی لە هەموو ڕەهەندەکانی ژیانەوە هێناوە تا ئارا بۆ هەموو خەڵکی بە تایبەت ئێمەی موسڵمان دەکرێت لەم بارودۆخە تایبەتەدا وەڵامی هەندێک پرسیار وەرگرینەوە خۆ چۆن ژیان بەڕێ بکەین، چۆن پەرستش بکەین، چۆن خۆمان بپارێزین، چۆن پەیوەندیە کۆمەڵایەتیەکانمان ڕێک بخینەوە بە پێی ئەو بارودۆخە تایبەتەی هاتوونە تا ئارا. لەگەڵ بەڕێز دکتۆر ناسح فاتاح ئاروزەری پرۆفیسۆری یاریدەدەر لە زانکۆی سلێمانی و پسپۆر لە هیزری ئیسلامی لەم بارەیەوە گفتوگۆکەین. کاک دکتۆر بەخێر بێن. زۆر سپاستانەکەم. کاک دکتۆر ئەگەر لە ئەم بارودۆخە تایبەتەوە دەست پێ بکەین، ئەکرێ ئەم بارودۆخە ناو بنین چیایە لە مێژووی مسلمانان و جیهاندا بە تایبەتی لە ڕوانگەی ئیسلامیەوە تعبیر و پێناسەیەکی تایبەتیمان بۆی هەیە نییە؟ بسم الله الحمد لله والصلاة والسلام على سيدنا رسول الله وآله ومن والاه. سڵاوی خوای گەورە لە ئێوە و لە هەموو بینەرانی بەڕێز و خۆشەویست. سەرەتا داواکارم لە خزمەت خوای گەورە و میهرەبان کە هەموو لایەک بپارێزێت و هەمووان تەندروستیان باش بێت و خوای گەورە ئەم بەڵاو مصیبەت و فیتنەیە لەسەر وڵات و نیشتمانمان سوک بکا و لای بەرێ و تەندروستی بۆ هەموو لایەک بگەڕێتەوانێ و بەهێمنی ژیانێکی جوان و پاک و پوخت بۆ هەموو لایەک بگەڕێتەوە. دیارە سروشتی ژیان بەگشتی وهایە کە شوێنی تاقیکردنەوەی مرۆڤەکانە. الذي خلق الموت والحياة ليبلوكم أيكم أحسن عملا. ژیانیش کە شوێنی تاقیکردنەوە بوو دەبێت ڕوبەڕووی گرفتاری زۆر جۆرا و جۆر ببینەوە. سروشتی ژیان وهایە. ژیان گەنجێتی تایە، پیرێتی تایە، خۆشی تایە، ناخۆشی تایە و ژیان دەوڵەمەنی تایە، هەژاری تایە، لەشساغی تایە، ناتەندروستی تێدایە و پێویستە مرۆڤیش بە پێی حاڵەتەکانی ژیانی خۆی مامەڵە بکات لەگەڵ ئەم ڕووداوانەی کە لە ژیانی ئەودا ڕوئەدا. ئەوەی کە جێی تێبینیە زۆرجار ئێمە ڕووداوەکان تەنها بووە یا تەنها خانەوادەیەک بووە. کەسێک نەخۆش کەوتووە ئەم کەسە نەچۆتە مزگەوت و ئەم کەسە عیلاجی بەکار هێناوە و ئەم کەسە مڕاعات کراوە ئەگەر هات و نەخۆشیێکی سیرایەتکاری هەبێ کە بڵاو ئەبێتەوە هەر لە پەنجەرەوە خەڵک مەرحەبای کردووە یا زۆربەی خەڵک نەچوون بۆ لای مڕاعاتیان کردووە و ئەوەی کە چوو بچێتە لای نەخۆش زۆر نێزیکی بێ کە بەدیتنی ئەو کەسە دڵی ئاسوودە ئەبێ و خوڕۆکەکانی جەستەی تۆکمە دەبێت و بەرگری بەهێز دەبێت و بۆ نەخۆشەکەی کاریگەری ئیجابی دەبێت کە بەسەری دازاڵ ببێ. بەڵام ئەم حاڵی کە ئێستا ئێمە تێکەوتوین ئەوەیە کە هەموو کۆمەڵگای گرتوتەوە ئەبێ هەمومان تەرێز بکەین، خۆ بە دوور بکەین لەوەی کە بکەوینە ناو نەخۆشیەکەوە. ئەگەر جاران یەک کەس لە ماڵ دەرنەچوایە ئێستا هەمومان ئەبێ لە ماڵ دەرنەچین. ئەگەر جاران یەک کەس خۆی بپاراستایە یەک خانەوادە خۆی بپاراستایە ئەوە ئێستا بێ هەموو خانەوادەکان خۆیان بپارێزن. لەبەرەوە کارەکە گشتیە، پێویستی بە هاوکاری گشتیە و پێویستی بە پابەندبوونێکی گشتیە و پێویستە هەموو لایەک تەواو گوێ قوڵۆق بکەین بۆ ڕێنمای ئاینیەکان، بۆ ڕێنمایە تەندروستیەکان، بۆ ڕێنمایە کۆمەڵایەتیەکان و بۆ ئەو ڕێنمایانەی کە زیاتر پابەند بین پێوەی تەنانەت لە ڕووی ئابوووریەوە بۆی کە لەم کاتەیە لەناو خۆمانە بە ڕەحم و سۆز بین بۆ ئەوەی کە مامەڵەمان نەرمونیان بێت. ئەم دۆخە دۆخێکی کاتیە، جارێتر دەڵێمەوە دۆخێکی کاتیە و لە مێژووی مرۆڤایەتیدا وێنەی ئەم دۆخە چەندجار ڕووی داوە. هەندێک کاتی خۆی کە یعنی ئەوەندە بواری سەحی و تەندروستی پێشکەوتوونە بووە دووسێ خاڵیان گرتۆتە بەر لەوانە کە ڕووی داوە پرسیان بە سەحابەکان کردووە و تویانە یعنی تەفەڕەقوا فی الجبال والأودیە، بڕۆن بەناو شاخ و دەشتەکاندا بڵاو ببنەوە واتە لێک نێزیک مەبن، هەمووتان چڕ مەبن لە شوێنێکدا. کاتی خۆی ئەم تەرێزە کراوە سەحابەکان کردویانە ڕەزا و ڕەحمەتی خۆیان لێبێ و حجرێکی تریان دروست کردووە کاتی خۆی کە لە شوێنێکە نەخۆشی بووبوایە نەئەچوونە ئەو شوێنە، نەئەچوونە ئەو شارە
و ئەگەر لەو شارەکەشا بوونایە نەئەڕۆیشتن بۆ شارێکی دیکەی تر کەمەش پێی دەوتێت حیجر صحی و هەر لە ناو سەحابەکاندا بەجێبەجێ دەکرێت هەشت نەخۆشیەک ترسی گوێزانەوەی هەبێت مامەڵەیان لەگەڵدا کردووە بەڕێزەوە بەڵام بەبێت تێکەڵاوی کابرایەک لەگەڵ چەند کەسێکە هاتن کە بەیعەت بدەن بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یەکێکیان گەڕۆڵی لەگەڵدا بوو مەجذوم بوو پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سڵاتو وسەلام دەستی بەس کردەوە هەر لە دوورەوە سڵاوی لێ کرد و فەرمووی ئەوەندە کافیە وەکو ئەوایە دەستم قسبێتە ناو دەست ئرجع فقط بایعناک بگەڕێرەوە ئێمە بەیعەتمان لەگەڵ تۆ وەرگرت کەوا بوو ئەم حاڵەتە لە کۆنیشدا ڕووی داوە بەڵام هەوڵیشیان داوە کە بە شێوازێکی زۆر بیرفراوانانە ڕۆشنبیرانە بەرپرسانە مامەڵە بکەن لەگەڵ ئەم ڕووداوانەدا و ئەو دۆخەشیان تێپەڕاندووە و تەندروستیش گەڕاوەتەوە بۆ خەڵکی مامۆستای بەڕێز لە بەرنامەکەمانە قۆناغ بە قۆناغ لەسەر هەر ڕەهەندیشان کەمێک هەڵوێستا هەکەین یەکێک لەوانە مەسەرن پابەندبوونە بە ڕێکارە تەندروستیەکان تا چەند ئەمە ئەچێتە بواری ئەرک و واجبەوە بۆ مرۆڤی مسلمان بۆ تاک ئێمە یاسایەکمان هەیە لە شریعەتی ئیسلامدا کە باز لە مەنافعەکە یعنی یەأمرهم بالمعروف هەر شتێک سوودی مرۆڤایەتی تێدا بێت لە شریعەتی ئیسلامدا ئەو شتە یا واجبە یا سونەتە یا مەندوب و بانگەشە بۆ کراوە و لە شریعەتی ئیسلامە دوای دەرکەوتن پسپۆڕان بڵێن ئەم شتە زەرر و زیانی هەیە لە بەرامبەر شریعەتی ئیسلام یا حرام و قەدەغی دەکا یا بە مەکروه و ناباشی دەزانێ یا بە خۆ دوورکەوتنەوە لێی بەکارێکی مەزن و مڕوعەتی ئینسان و پارێزگاری لە کەسایەتی دەزانێ ئەمڕۆ کۆمەڵێک پزیشکی بەڕێز کە پسپۆڕن لە بواری تەندروستیدا و دوای توێژینەوەیە ئەوەی مەجالیان هەبووە لەسەر ئەم ڤایرۆسی کۆڕۆنایی کە ئێستا بڵاو بۆتەوانێ و بێتە هۆکاری ئەوەی کە خەڵک ئازار بچەژێەوە ناڕەحەت بێ و بەداخەوە دەشگوێزرێتەوە بە تایبەتیش لە ڕێگەی باوەشکردن بە یەکتردا و تەوقەکردن و ئەم لاولا یەکتر ماچکردن کە یەکێکە لە هۆکارە سەرەکیەکانی گواستنەوە ئەم بارە پزیشکەکان دەڵێن ئەبێ ئاگامان لە خۆمان بێت بۆ ئەوەی کە خۆمان بپارێزی دیارە لە شریعەتی ئیسلامدا حرامە مرۆڤ خۆی بەرەو تیاچون بەرێت خوای گەورە ئەفەرمێ ولا تلقوا بأيديكم إلى التهلكة وفرمێتی خذوا حذركم ئینسانە بێت وریای خۆی بێ و بێ خۆی نەخاتە ناو فەوتاندن و فەرمێتی ولا تقتلوا أنفسكم إن الله كان بكم رحيما و خۆتان تیا مەبەن چونکە خوا بەڕەحم و سۆزە بەرامبەرتان ئالەم سۆنگەیەوە کە لە شریعەتی ئیسلامدا یەکەم مەقسەدی پارێزگاریکردنە لە خودی مرۆڤ و لە عەقڵی مرۆڤ و لە جەستەی مرۆڤ و لە گیان و کیانی مرۆڤ ئالێرەوە پێویستە هەموو لایەک واجبێکی شەرعیە کە پابەند بین بەو ڕێنمایە جوان و پڕ لە ڕۆشنبیری و زانستیانەی کە زانایان و پزیشکانی بواری تەندروستی بانگەشەی بۆ دەکەن و دەڵێن ئەم هۆکارانە ئەبێتە هۆکاری پاراستن لە ئێوە بتان پارێزن لە نەخۆشیەکان و سڵامەتیتان تیا لێرەدا بەرجەستە ئەبێ ئالێرەوە واجبێکی شەرعیە کە ئێمەی موسڵمان پابەند بین پێوەی جنابی مامۆستا پابەندبوون بە ڕێکارە تەندروستیەکان لەگەڵ پشت بەستن بەخوا چۆن هاوسەنگەکرێ ئێمە بەردێکی بناغەمان هەیە لە ژیاندا خوای گەورە سبحانه وتعالى کاتێک بە ئێمە دەفەرمێت وتەوەکەلوا عەلە الله تەوەکل بەخوا بەسن کاتێکە کە شەرعی بۆ داناوی فەرمێتی عارەق مەخۆ فەرمێتی پیاو مەکوژە فەرمێتی مەچۆرە لای ساحیر لە شریعەتی ئیسلامە هەموومانە چەسپاوە دوای جێبەجێکردنی فەرمانەکانی خوا ئەو جا دەڵێ تەوەکل ببەسە بەخوای گەورە واتە دووشت هەردووکیان تەواوکاری یەکترن نەکدژی یەکتر بن یەکەم من پابەندم بەوەی کە خۆمە پارێزم خۆم تەرێز دەگرم لە ماڵەوە دەبم پارێزگاری لە ماڵم دەکەم تەندروستی ماڵم دەپارێزم دەستشۆرین بە سابوون بە تایبەتی سابوونی دیتۆڵ و هەروەها دەم و چاوشۆرین و شۆردنی جلوبەرگەکانمان ئەگەر بکرێت ڕۆژانە و نەچوونە دەرەوە لە ماڵ دەرگای پەنجەرەکانی ماڵەوە دەکەمەوە بۆی هەوا هاتو چۆ بکات سوپاس بەخوای گەورەکەم نەخۆشیە لە هەوا ناگۆزێتەوە لەگەڵ هەموو ئەمانەشدا نوێژەکان مەکەم زیکرەکان مەکەم تەوکل بەخوا بەستم پابەند دەبم چونکە ئەمانە هۆکاری بەهێزبوونی لایەنی معنەوی مرۆڤن کە هەموو زانایان ئەڵێن مرۆڤەکان کە عیبادەت ئەکەن و دوعا و پاڕانەوە یادی خوا دەکەن لایەنی بەرگری جەستەیان مەناعی جەستەیان بەهێزتر و تۆکمەتر دەبێت چونکە مرۆڤ کە نوێژی کرد هەست بە ئاسوودەیەکەی بە دڵنیایەوە هەمووان ممارسەی نوێژەکەین
وا هەستەکەی ئەرکێکی جوانە جێبەجێ کردووە وا هەستەکەی ڕووی ڕحمی خوا لە تۆیە وا هەستەکەی دەرگاکانی بەهەشت بەرامبەر تۆ کراوەتەوە کاتی کە یادی خوا دەکەیت و خوش فەرمیێتی هەچ کەسێ یادم بکە منیش یادی یەکەم وا هەستەکەی ناوی تۆ لە ناو ئاسمانەکانە دەنگەداتەوە ئایا چه هەست و خۆشیەکە ئەمانە هەمووی مەناعی ئینسان بەهێزەکە بۆیە لەگەڵ ئەوەشا خۆم پاراستووە جایتر خۆشم بەهێزەکەم لە ڕووی مەناعەوە لەبەرەوە هەردووکیان تەواوکاری یەکترن وەکو سەحابەکە هات کە مەشهورە فەرمودەکە وشترەکەی بەجێ هێشت و ڕۆیشت پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سڵات وسەلام ئەوە بۆ وشترەکەت نابەستیتەوە فەرمی ئەی پێغەمبەری خوا تەوەکولم بەخوا بەستووە فەرمی وشترەکەت ببەستە پاشان تەوەکل بەخوا ببەستە بۆ چونکە ئەمە ئەرکی تۆیە کە جێبەجێکەی ئەوەکەی تری بەرەدەست خوا چونکە تۆ وشتریش بەستی تۆ ئەکرێ وشترەکە هەڵی بچڕێنێ ئەکرێت دوژمێ بێ بیبە دزێ بێ پەتێکی چەقۆیەکی لێبا و بیبە حیوانێک تر بێ شۆقێکی تی هەڵا شتێکی لێ بکە 50 جۆرە شت ناڕەحەتی هەیە بەڵام تۆ ئەرکی سەرشانی خۆت جێبەجێ بکە ئەنجا ڕوود بێ بڵێ خوایە ئەوە من پشت بە تۆ بەستم هەموو طبیعەتی ژیان وهایە تۆ ئیشەکانی خۆت جێبەجێ بکە لەکوێ لێت بچڕا ئەو کاتە داوای یارمەتی دەکەی لە دەوروبەر ئێمە ناوی خوا دەهێنین لەگەڵ هەموو جۆڵەیەکمانە لەگەڵ بەستنی قۆبچەی کراسەکانمانە لەگەڵ بەرگ لەبەرکردنمانە ئەڵێن بسم الله لەگەڵ دانانی جلمانە بسم الله الذي لا اله الا هو بەناوی خوا هەموو شتێکەکەین پاشان کەشتەکانیشمان کرد تەوەکل لە بەسینە سەر خوای گەورە دەزانین هێز و توانا و یارمەتی و متمانە و پشتگیریکردن هەر لەلایەن ئەوەیە و دەزانین هیچ شتێک ببێ فەرمانی خوای گەورە ڕوو نادات قل لن يصيبنا إلا ما كتب الله لنا هو مولانا جاء علامتي بقين كخوا دوستي إيميا پشتگیری ئێمەیە یارمەتی دەری ئێمەیە سەرخەری ئێمەیە وەخوا زایەمان ناکە حتا عنی تێبینیە کە حەقی هەوەیە بپرسین ئێستا لە وڵاتی ئێمە هەندێک کەس تووشی نەخۆشی بوون یعنی ئێستا ئیعلانەکرێت کە چاک بوونەتەوە بەم نەخۆشیە تا ئێستاکانەیە کەسێک نییە 100% بەم نەخۆشیە مردبێت ئەڵێن نەخۆشی دڵی بووە و ئەڵێن شتی تری هەبووە تا ئەندازێک بەڵام لە وڵاتانە تا ئەندازێک ڕێژەی مردن زۆرە کە من بەشێکی دەتوانین بگەڕینەوە بۆ ئەوەی کە خوا خۆی دەزانێت دەباری پزیشکیەوە بەڵام بۆشمان هەیە تەفسیرێکی فکری بکەین کە ئەمە بەڕاستی ئینسانی ئیماندار خانەی جەستەی ڕێکترە و عیبادەتکردن و پەکش بەخوا بەستن وا دەکا کە مرۆڤ زیاتر بەسەر دوژمنەکەی دازاڵ بێ کە ئەم ڤایرۆسەش دوژمنێکی بێدەنگە بۆ هەموو مرۆڤایەتی بۆ هەموو چین و توێژەکان ئێمەڵێن خۆزگە لە سینیش ئیسلامەتی هەبوایە بۆی جەستەی و خەڵکە ئەوە بەهێز و بتۆکمە وایە بەرگەی ئەو ناڕەحەتیە بگرتایە خۆزگە لە شوێنەکانی دیکەی تریش تەنانەت دەوڵاتی دراوسێمان ئەوە پابوندی شریعەتی ئیسلام بوونایە ئەوەی کە خوا حرامی کردووە لە تلیاک لە داوێن پیسی لە خراپەکردن ئەمانە نەکرێت بۆی جەستەی مرۆڤ يعني احفظ الله يحفظك قاعدەیەکی نەبەویە خوا بپارێزە خوا تۆش ئەپارێزێ واتە تۆ فەرمانەکانی خوا جێبەجێکە لە نوێژ و ڕۆژ و تاعەت لە بەدوربوون لە مەی خواردن لە داوێن پیسیکردن لە تلیاک لە مادەی هۆشبەر مادەی سڕکەر کە تۆ خۆت پاراست خوای گەورە شریعەتی خوات پاراست بە جێبەجێکردنی فەرمانەکانی یحفظکە خوای گەورەش ئەپارێزێ خوای گەورەش بەرگری لێکە خوای گەورە سەر دەخا بەرامبەر بە دوژمنێکی سەرسەخت جا بە دوژمنێکی بچکۆلەکە بە چاو نابینرێت لەبەرەوە بەڕاستی ئێمە دەڵێن تەوەکل بەخوا بەستن بۆ ئێمەی باوەڕدار تەواوکارە لەگەڵ خۆپاراسندا بە هەردووکیان دوو باڵن بە هەردووکیان تەواوکاری یەکترن ئیشەکانی خۆمان جێبەجێ دەکەین و دوای ئەوەش یعنی بەهێز و تۆکمە ئەبین چونکە هەردووکیان خاڵی میهمە بەڕێزان یعنی ئەگەر جێشێک هەبێ وەکو مالک بن نەبی دەڵێ هیچ وڵاتێک دوژمن بەسەر یاسەر ناکەوێ هەتا خەڵکی ئەو وڵاتە لە ناخیانە تەسلیم بوون بە دوژمن تۆمارەکرێ حەج کەسێک لە ناخیات تەسلیم بوو بە دوژمن نەچەک و نە ئەسلحە و نە تۆپ و نە تەیارە و نە پارێز هیچ ئیسفادەی نامێنێ بۆ چونکە لە ناخە خەڵکەکە قەناعەتی بەشڕەکە نییە لە ناخیا قەناعەتی بە تەسلیم بوون هەیە باوەڕی وایە کە ئەبێ شەڕ نەکا دەی هەزار تۆپ و تەیاری بەردەست ئیسفادەی لێکە ئیسفادەی لێ ناکە بۆیە چەنە گرنگە تۆپ و تەیارەت هەبێت ئەسلیحەت هەبێ پێویستە ئەو خەڵکەش لە ناخی خۆیان باوەڕێکی پتە و بەهێز و تۆکمەی هەبێ ئەمەیە کە تەواوکاری یەکترن دەڵێن خۆپارێزی لە بەڵاو لە ناڕەحەتی و لەم ڤایرۆسە بەدەست شۆرین بە خۆشۆرین بە جلپاکردن خوا فەرمی وەثیابەکە فەطاهیر ئەوە فەرمانی خوایە وەکو دینی ئەمە 1400 ساڵە پێمان وتراوە و ئومەتی ئیسلام جێبەجێی دەکا خاوێنی لە ڕۆژی 5 جار دەست و دەموچاومان شۆریوە کە خەڵکی وە هەبوو بە هەفتەیە جار دەست و دەموچاوی بە مەزبوطی نەشۆریوە ئێمە لەناو دنیای پاکێتیە دەژین بەڵام لەگەڵ ئەوەشدا کە ئەم کارانە جێبەجێ دەکەین پێویستمان بەوەیە کە لە ناخمانەوە تێک نەشکەین لە ناخمانەوە شکست نەخۆین لە ناخمانەوە چۆک دانەدەین لە ناخمانەوە تەسلیمی ئەم واقعە نەبین کە نەخۆشی تایە تەسلیمی نەخۆشەکە نەبین و من زۆر جار وتومە دژم بەو ڕاگەیاندنەی کەوا لە خەڵکەکە خەڵک ئیتر تەواو ورەی بڕوخێ ورەی نەمێنێت تەسلیم ببێ بەم نەخۆشیە
یعنی دەبێت ڕێی خەڵک بەهێزکەین سوپاس بخوای گەورە نەخۆشیەکە قۆڕخ دەکرێت سوپاس بخوای گەورە نەخۆشیەکە کاتی و ساتیە خەڵکی نەتەنها چەند ڕۆژانێکە سەبر بگرن لە ماڵەوە و ئیمانتان بەهێزکەن نوێژەکانتان لە کاتی خۆیان بکەن دەست و دەموچاوتان بشۆن دڵنیا بەخواتان پارێزێ و سەرتان دەخا و یارمەتیتانەدا و پشتتان دەگرێ و بەسەر ناڕەحەتیەکاندا سەرتان دەخا ئێوە زیکرویادی خوا دەکەن زبانێک زیکرویادی خوا و ناوی ئەڵڵای پیابێ زیکری خوا بکە خوای گەورە دەیپارێزێ ئەگەر هات و تاقیکردنەوە کەسێکیش تاقی دووچاری تاقیکردنەوە کە بوو بە سەبر و ئارامگرتن بە ڕۆیشتن بۆ بواری پزیشکی کامە خاڵێکی گرنگە حەزەکەم مەجال هەبێت دواتریش بە قسەی لەسەر بکەین بەمەش ئەتوانین هەم خۆمان پارێزین هەم تەوەککول و پێشبەستن بەخوای گەورە هەردووکیان تەواوکاریەک زۆر باشە مامۆستا بەڕێز هەندێک جار ڕێکارە تەندروستیەکان خۆپاراست و پابند بوون با بڵێن سنوورمان بۆ دانێن بۆ پەرستشەکان چۆن بچین مەسەرەن بە جەماعەت بیکەین لە مزگەوت بیکەین لە کوێیەکی باباسی پەرستشەکان بکەین چۆن لەم زەمەنەیە لەم بارودۆخەیە مرۆڤی موسڵمان پابندی بە پەرستشەکانەوە هەبێت پەرستشەکانی ئەنجام بدات مەڵێ وەکو باسم کرد بە دوو شێواز ڕوبەڕووی ئەم نەخۆشیە ئەبینەوە ئەم ڤایرۆسە ئەبینەوە و ئەم ڤایرۆسەش بەسەر یازاڵە بین پشت بەخوای گەورە پشت بەخوا دەیشکێنین و سەر دەکەوین یەکەم بە جێبەجێکردنی ڕێنمای تەندروستیەکان بەدەست شۆرین جلوبەر خاوێن ڕاگرتن ماڵ تەعقیمکردن و خاوێنکردن کە زۆر مهمە ئەمە ئیتر ماڵ پاک و تەمیز بوو ناتوانێت ڤایرۆستایە بژی جگە لەمەش کە ئینسان لە ماڵی خۆیان ڕووی خۆش بوو بسمیلای هێنا سڵاوی کرد بە ڕووی خۆشەوە مامەڵی لەگەڵا کرد لایانی دووەم کە لایانی معنەویە جێبەجێ دەکرێت جا خاڵێکی گرنگ بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم نەخۆشیە و ناخۆشیەکانی تریش ئەوەیە کە پەیوەست بین بەخوای گەورەوە ئەویش بەچی بە جێبەجێکردنی پەرستشەکان دیارە لە بواری پزیشکیدا ئەڵێن کۆبوونەوە و قەرەباڵغ بوون دەبێتە هۆکاری بڵاوبوونەوەی ئەم نەخۆشیە ئێمەش پێمان گەیشتووە لە شەریعەتی ئیسلامدا ئەگەر هات و باران بوو هەبوو نوێژ جەمعەکرا لە کاتی سەرما و سۆڵەی زۆر و بارانی زۆردا و قوڕوچڵپاوی هەندێک گەڕک کە هێشتا خزمەت گوزاری پێ نەگەیشتووە زۆربەی کات ئەو مزگەوتانە نوێژیان جەمع دەکرد لەبەرەوەی ئاسانکاریەک بکرێ بۆ خەڵکی لە شەریعەتی ئیسلاما فەرمێ ئەگەر کەسێک پیاز و سیری خوارد کە دیارە دوشتی بەسوودن ئەفەرمێ قەیناکە ئەو فەرزە مەیە بۆ مزگەوت بۆی خەڵک ناڕەحەت نەکەی بە بۆنی سیر و پیاز بۆیە هەموو زانایان یەکدەنگن لەسەرەوەی کە ئەگەر هات و خەڵک ناڕەحەتکردن بە بۆنی سیر و پیاز بێتە عوزرێک کە تۆ نەچی بۆ مزگەوت ئەگەر بەهۆی تۆ نەخۆشیەک بڵاو بێتەوە یا ترسێک هەبێ یا تەنانەت ئەگەر کەسێک هەڵامەتێکی هەبێ مەفروض وهایە کە لێرەدا ئەم کارە ئەنجام نەدرێت بەڵام کاتیە جارێکی دەڵێنەوە کاتیە و ڕۆژێک دێت مزگەوتەکان جمەی دێ بە لا ئیلاهە ئیلا الله و منارەکان گرم و گوڕ دەبن و چرای ناو مزگەوت دڵەکانی ئێمەشی پێ دەدرەوشێتەوە بەڵام ئێستا پابەندین بە پێنج فەرزەی خۆمانەوە بەڵام لە ماڵەوە لە ماڵەوە کە تۆ نوێژەکەی لەسەر بەرماڵێکی جوان ڕوولەقی بلە دەکەی ناوی خوا دێنی پشت بەخوا دەبەستی عیبادەتی خۆ دەکەی بزانە چ تۆکمەیەک چ ئیمانێک چ گەرم و گوڕێتیەک لە دڵی ئینساندا دروست ئەبێت چ گەشاوێتیەک لە ڕۆحی ئینساندا دێتە بوون چ بەهێزی و تۆکمەیەک لە ناخی ئینساندا دروست ئەبێت وها ئەستەکەی وەکو کێوەکان چەسپاوی وا هەستەکەی وەکو مانگ و خۆر درەوشاوی و ئەزانی لە ناو کانیاوی زوڵاڵی ناو چیاکانی و هەستەکەی لە ناو باخچەیەکی جوانی ئیمانی چونکە نوێژ دنیایەکت بۆ هێنێتە بوون کە بەڕاستی مرۆڤ تایدا هەست بە ئاسوودەیی ڕاستەقینەی دەکا بەڵام با بەسەر خۆمان ناچینە لە نوێژەکاندا کاتی بدەینێ کێسە کاتێک زۆرە کاتمان هەیە کاتی بدەینێ بەسێ مەکەڕەوە یعنی چۆن کاتی بدەیت یعنی ئەم نوێژە کاتێک کە ئەنجامی ئەدەی حتا نان خواردنمان با بەهێ منی قسە بکەین کاتێک کە لەسەر سفرە نانەخورێت دەوترێت 2 ساعتی پێچێت نان خواردن حازر دەکرێت کەچی بە 5 دقیقە هەمووی لەسەر سفرەکە تەواوە بێ مەفروض وایە لەسەر سفرە خانەوادە کۆک بن و کۆ بن و قسەی خۆش بکەن و خەندە ئامێس و بەڕووی خۆشەوە و چیرۆکێکی خۆش قسەیەکی باش بپرسە لە شتە ئیجابیەکانی ژیان نەک نەخۆشی و ناخۆشیەکان بپرسە لە جۆرە خواردنەکان کە خۆشە وەصفی ئەو خواردانە بکە کە لەسەر سفرەکەیە ماشەڵڵا چەند نانێکی جوانە ماشەڵڵا چەند جوان سوورکراوەتەوە چەند ئەم چێشە جوان لێدراوە دەست و پەنجەتان خۆش بێ چەند جوان سوورکراوەتەوە چەند جوان یعنی هەتا ئاوە سازگارەکەش ماشەڵڵا لەم ئاوە سازگارە ئەی خوایە سواز بۆ تۆ کە شیرین و بە چێژە وەسخوێا و سوێر نییە کە ئێمە ناڕەحەت بکە کە هەموو ئەمانە سونەتی پێغەمبەری خوان صلی الله عليه وسلم کاتی بدەرێ بە هێمنینان بخۆ کاتێکیش کە نوێژەکەین هەڵی مەپڕوچکێنە ئەم نوێژە ڕکوع و سوجدەکانی پاڵ پێوە منێ لە فەرمودەی تەبەرانیدا هاتووە کاش کەسێک نوێژ بکە ڕکوعی نەداتێ سوجدەی نەداتێ پەلی تیا بکە ڕاکەی تیا بکە خەڕەجەت وهیە سەودا و مەظلیمە ئەو نوێژە تاریکایەکە
تقول ضيعك الله كما ضيعتني دڵێ دەخوا زایەتکە وەک منت زایە کرد بەڵام فەرمێ من صلى الصلوات لوقتها ئەوەی کە لە کاتی خۆیان نوێژەکە وأسبخ لها وضوءها دەستنوێژی بۆ کرد وأتم لها قيامها وقعودها وسجودها بجوانی وەستا بجوانی ڕکوعی برد بجوانی کڕنوشی برد چەمینەوەکانی زیکرەکانی وای زانی ڕێک لە خزمەت خوای گەورەدا وەستاوە و عیبادەتەکەی ئەنجامەدا خەڕەجەت کە نوێژەکە تەواو بێ وهي بيضاء مسفرة پرشنگێکی گەشاوەیە تقول حفظك الله كما حفظتني نوێژەکە دەڵێ خوا بتپارێزێ ولد بە لە قسەکە حفظك الله خوا بتپارێزێ وەک چۆن منت پاراست بۆیە نوێژە پارێزی خوا ئەو پارێزێ دوعات بۆ دەکا خودی نوێژەکە پارێزەرە قەڵغانە بۆ مرۆڤ ئێستا خەڵگە چێتە دەرەوە بە کەمامە و بە دەستکێشەوە و بە جلوبەرگێکی تۆکمەوە چێتە دەرەوە ئەمە شتێکی باشە و مادی ئەمە بەڵام معنەوی ئەوەیە کە قەڵغانی ئیمانت بەهێز بێ کە نوێژەکەت پڕ بێ لە یادی و زیکری خوددا بەتەواوەتی هەیە منیەک بە سەراپای تۆ بگرێت کە ئەوەندە بەهێز بیت بە هیچ شێوازێک هیچ جۆرە نەخۆشیەک نەتوانێت بەسەر جەستەی تۆدا زاڵ ببێ ئەمەیە کە دەڵێن کاتی بدەنێت تام و چێژی لێوە بگرە ئەگەر کاتەکانی تر لەبەرەوەی لەبەر دەوامە و لەبەرەوەی دەرس هەیە و لەبەرەوەی وانەیە گەوتێتەوە و نوێژە سنووتەکان ناکەین جاری وا هەیە لەبەرەوەی کە بەڕێکوپێکی بتوانین دەوامی خۆمان ببینین بەڵام ئێستا لە ماڵەوە دەکرێت سنووتەکان ئەنجام بدەین دەکرێت دوعا و پارانەوە دەکرێت 5 دقە دابنیشە زیکر و یادی خوای گەورە بکە خواش یادی دەکات لەسەر ڕوح و طەبەقەی ئاسمانەوە مەلایکەتەکانە بن بەدۆسی تۆ ئیتر چۆن پارێزگاری نابیت ئەو کەسە چۆن ئیمانی بەهێز نابێ و تۆکمە نابێ بۆیە بەڕاستی زۆر گرنگە ئێمە تاموچێژ وەربگرین ڕاستە مزگەوتمان لێداخراوە ئێستا بۆ ماوەیەکی کاتی دێڵێمەوە بۆ ماوەیەکی کاتی لە بواری پزیشکی و هەروەها شەرعیش هەماشمان پێ دەڵێ بەڵام ماڵەکانمان دەکەینە پەرزگا هەمومان هۆدەی میوانمان هەیە جەژن و جەژنێکینەوە زۆربەی خەڵکی وهایە بە ئەوە بکەین بە مزگە و بکەین بە مەسجید یعنی شوێنی نوێژکردنی خۆمان چەند خۆشە لەگەڵمان و مناڵی خۆشتا بە جەماعەت نوێژ بکەین مناڵە بچکۆلەکەشمان دێ لەولاوە بە خاولەکەدا ئاخا یاخود بەرماڵێکی بچووکمان بۆ داناوە نوێژەکەیەکا لەگەڵمان زۆر گرنگە کە ئێمە ئەم خاڵانە ئەنجام بدەین عیبادەت و پەرستشەکانمان بە گەرم و گوڕێکی باش ئەنجام بدەین دڵنیا بە مژدەیەکی خۆشیش بدەم کە پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام زۆر حسابی بۆ نیەت کردووە ئەو کەسەی کە 5 فەرزە یا چەنە توانی بێتی لە مزگەوتا بوو بێ 3 فەرزی توانیوە لە مزگەوتا بێ چۆتە ناو مزگەوتەوە بەڵام ئێستا لەبەر عوزرێک ناچێتە ناو مزگەوتەکە هەمان خێری نوێژی جەماعەتی بۆ دەنووسرێت ئەگەر چی لە ناو ماڵەکەی خۆیدا نوێژەکە ئەنجام ئەدات کە ئەمەش مژدەیەکی زۆر خۆشە دڵمان مطمئینە لە خزمەت خوای گەورەدا سبحانه وتعالى کە ما كان الله ليضيع إيمانكم قەت خوای گەورە زایەمان ناکە و خێر و نوێژەکانیشمان هەروە دەبێت إن شاء الله ڕەهەندێکی تر لەو چوارچەوەی کە ژیان مرۆڤ ژیانەکات ئەویش ئەرکە کۆمەڵایەتیەکانێتی جەنابی مامۆستا ئەرکە کۆمەڵایەتیەکان ئەگەر پێشتر لە بارودۆخی یاساییە مەسەلەن بەو شێوەیە بوو بن کە هەموو کەس تێگەیشتووە باشە لە ئێستاە ئەمە ئەرکە کۆمەڵایەتیانە چۆن ڕێک بخرێ بە پێی ڕێنمایە ئاینیەکان با بڵێ لە ڕاستیدا ئاماژەمان کرد بە خاڵێک ئەویش بواری کۆمەڵایەتی بێگومان وەکو یاسا و بناغا بواری کۆمەڵایەتی یەکێکە لەو بوارانەی کە مرۆڤ ناتوانێت بە تەنها بژی وەکو ئیبن خەلدون دەڵێ مرۆڤ هەر کاینێکی سروشتی بە کۆمەڵایەتیە حەزی لە دەوروبەرە حەزی لە تەنهایی و پەنهایی نییە و شریعەتی ئیسلامیش هاتەوە بۆ ڕێخستنی ژیانی کۆمەڵایەتی ئێمە کە ڕازگۆ بین کە دەستپاک بین کە ئەمین بین کە ئەگەر کەسێک لە شکەوتێکا بژی پێویستی بە ڕازگۆیی نییە چونکە لەگەڵ کێیا ڕازگۆ بێ لە کاتەکە کەس لەگەڵ یا مامەڵە ناکە بەڵام شریعەتی ئیسلام هاتووە باز لە ڕازگۆیی باز لە ئەمانەت باز لە کڕین و فرۆشتنەکە باز لە خواردن و خواردنەوەکانمانەکە هەمووی بۆ ئەوەیە کە ژیانی ئێمە تەنزیم و ڕێک بێت بەڵام کاتێک کە ناڕەحەتیە گێتە ڕێگا عوزرێ گێتە ڕێگا پێویستە ئێمە ڕەچاوی ئەم عوزرە بکەین بۆ نمونە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێت لا يرد الممرض على المصح ئەو کەسێک کە نەخۆشە و ئەترسێ نەخۆشەکەی بڵاو بێتەوە با نەچێتە ناو لای تەندروستەکان ولا فرمودا فەرمێ ئەوەی تەندروستە با نەچێت لای کەسێک کە نەخۆش بێ نەخۆشەکەی سیرایەت بکێشێت ولا يرد المصح على ئەمە فەرمانە بەڵێ ئەمە فەرمانە پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام حرامی کردووە قەدەغەی کردووە یاساغی کردووە کە خەڵکینە مەکەن مەچن مەیکەن ئەنجامی مەدەن ئەگەر کەسێک ساغ بوو نەچێتە لای نەخۆشێک کە ترسی بڵاوبوونەوەی نەخۆشەکەی هەیە چونکە هەمومان زانین دوو جۆر نەخۆشی هەیە نەخۆشێکی سادە هەیە وەکو نەخۆشی شەکرە و زەخت کە بڵاو نابێتەوە
دایکمان نەخۆشی لەگەڵایە دایمە سەرمان لە ڕێیەتی و لەسەر کۆشی سەردا ئەنین و بەدایە گەورەش بێت ئێستا هەروەکو من ئەڵسێرمانەکە بەدەمیەوەین ما ئەمەڵی لەگەڵدا دەکەین هیچ کێشەیەکمان نییە چونکە ئەو نەخۆشیەکە بە بۆنەی پیربوون و بە بۆنەی هەندێک حاڵتی جەسەیی دروست ئەبێ بەڵام نەخۆشیە وەکو هەڵامەت وابێ کە بگوێزێتەوە لە شوێنێکەوە بە شوێنێکی دیکەیتر لێرەدا واجبی شەرعیە کە حیجرێکی سەحیدا بنرێت کە ئەو کەسەی ساغە نەچێتە ناو نەخۆش بۆی تووشی نەبێ و ئەو کەسەی نەخۆشە نەڕواتە ناو قەرەباڵغیەک لەبەرەوەی کە تووشیان نەکات چونکە گوناهبار ئەبێت بەوەی کە خەڵک توش بکات جا لێرەیە ڕوونکردنەوەیەک هەیە کە پێویستە ئاماژەی پێ بدەین چونکە هەندێک قسەکرا لەلایەن لژنەی فتواوە کەوتیان هەچ کەسێک بەم نەخۆشیە کە تاعونە بمرێ شەهیدە دواتر قسەیەکی تر کرا کە گوایە هەچ کەسێک بەم نەخۆشیە بزانێ و بەڵام هەڵوێستە نەکا لە بەرامبەریدا وەکو قاتیلی نەفس وهایە هەندێک کەسم دوو واتایی جوان یعنی یا ئەوێ لی تێنەگا یا ئەوێ ڕوونکردنەوەیەک بەربگرێ باشە بەڕێزان ئەم نەخۆشیە تووشی هەچ کەسێک بوو با بڕوا بەدەم پزیشکەوە ئەرکەکانی خۆی جێبەجێکا لە ڕووی دینەوە لە ڕووی ئەخلاقەوە لە ڕووی پزیشکیەوە با بڕوا بەدەمیەوە با بڕوا سەبر بگرێت حەج کاتێکیش دەسەرنجامە ئەم کەسە ئەم نەخۆشی توش بوو گوای لێ هاو کە بمرێ ئەمە پشت بەخوای گەورە خوا ڕەحمی پێ دەکا و بە شەهید تۆمار دەکەی لە لای ئێمە وای ناوزەند دەکەی بەڵام کەسێک هاتۆتەوە لە وڵاتێکی ترەوە کە من نەخۆشی هەیە ناچێت بڵێ خەڵکی من فەحسێکی من بکەن بزانم حاڵم چۆنە بۆ ئەوەی کە ئەمڕۆ پێی دەوتێت کەرەنتینە یاخود حیجری سیحیا پەرژینی تەندروستی کە خۆزگایە ناوێکی کوردیان لێ بنایە بۆی خەڵک لێ نەترسێ پەرژینی تەندروستی لە ناو هۆتێلێکدا ڕێز لێ دەگیرێ سێژە منانت ئەدرێتێ بەڵام سەبر و ئارام بگرە بۆ ئەوەی کە بزانێکین تۆ ساغی ئەگەر ساغ بووی سەر و سەر چاوم سەدان کەس و هەزاران کەس ئێستا ڕۆشنەوە ماڵی خۆیان ئەم کەسە کە پابەندی ڕێنمایەکان بوو ئەمە ئەرکی شەرعی خۆی جێبەجێ کردووە بەڵام کەسێک گەڕاوەوە هەڵگری نەخۆشیەکەی ئەچێ مەرحەبای ئەموو ئەویژەکە تێکەڵی خەڵکی ژەبێ باشە ناچێ بڵێ من بابزانەکەم فەحسێکی خۆم کەم حاڵم چۆن و چۆن نییە ئەلەم کەسە کە ئەزانێ نەخۆشەکەشی هەیە گوێنادا بەخۆی ئالێردا کەم تەرخەمە مادام کەم تەرخەمە وەکو کەسێک گوایە لە بیاباندا بێت لە تین واخەریکە بخنکێ بەڵام دەبێ ئاویش لەبەر دەمیاتێڵی نایخۆمەوە ئیخۆ بەخۆ کوشتن حسێ بکرێ تۆ لە ناو شارێک تو ئەزانی هەڵگری نەخۆشەکەی بۆ نایی بۆ نەخۆشخانە کە چەند ئەوە الحەمدولله خێرخوازان نەخۆشخانەی تریان دروست کردووە کە جێی دەستخۆشیە ئەمە بەڕاستی هەڵوێستی مەردایەتیە چامەڵە لەگەڵدا بکرێت با چارەسەر وەربگری بۆی ئەو کەسانێک کە ئەزانن نەخۆشەکەیان هەیە وچن خەڵکیش توژەکەن لێرەدا ئەگەر کەسێ ببوونی ئەمانەوە بمرێ ئەممان بە قاتڵ حسێ بکرێن زۆر خەتەرە مەوزوعەکە چونکە ببوونی منەوە کەسێک توش بوو بەرگەی نەگرت پیر بوو بەرگەی نەگرت نەخۆشی تری هەبوو وفاتی کرد ئەوە من ئەبمە هۆکاری ئەوە بۆیە زۆر گرنگە ئەڵێن ئەگەر کەسێک بزانێ وازەکەی وایە و خۆی تەسلیم نەکاوکو قاتل نەفس وایە بۆیە ڕوشتەکان ڕوونە واتاکان ڕوونە بەڵام ئەگەر کەسێک بە خۆی زانی خێرا خۆی تەسلیم کرد دوای ئەوە هەموو کارە پزیشکەکانی بۆ کرا و هەر وفاتی کرد ئەوە شەهیدە بۆیە ئەم دەسەواژانە ئەبێ ڕوون بێت ئەبێ دیار بێت لە خەڵکی و خەڵکیش جوان گوێ بگرێ بۆی تێبگا لە بابەتەکان بۆی تووشی هەڵەوپەڵە نەبێت کابوو بە کورتی لە ڕووی کۆمەڵایەتیەوە ئێمە ئەرکێکی ئاینیمانە کە ئەگەر کەسێک نەخۆش بوو بڕوا بەدەم نەخۆشەکەی خۆیەوە نابێت لەگەڵ خەڵکا بێت تەنانەت مەرحەبا تەوقەکردن جائز نییە چونکە باسمان کرد پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام کەسێک کە تووشی نەخۆشی ئەم بەڵەکی و ئەمانە هاتبوو پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سڵات وسەلام هەلە دوو ڕۆژ سڵاوی لێ کرد وتی ئەو بەیعەتمان لێ وەرگرتی بە شەرتێ بەیعەت یعنی عەهد و پەیماندانە کە دەزخراوەتە ناو دەستی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەڵام فەرمیێتی بەونە کافیە هەل لە دوو ڕۆژ سڵاوی لێ کرد و فەرمیێتی بگەڕێرەوانی و خۆت پارێز بکرا کەواتە ئێمە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لەم ماوەیەدا هەوڵ بدەین کەمترین تەوقە بکرێ هەر نەکرێ باشترە ئەوە باس لەوە ناکەین بە هیچ شێوازێک ئەم لای ماچ یەکتر ماچکردن تێکەڵاوی دروستکردن تەقە لە دەرگاکە درێ و لەوانەیە مەسەن دراوسێکت بێ تکایە سەردانەکان بخەنە کاتێکی دیکەیتر تکایە سەردانەکان بخەنە کاتێکی دیکەیتر یعنی بەڕاستی لەم ماوەیەدا ئێمە کێشەمان دەزانی لە چیا هەبوو پێشتر بە خەڵکیمانەوت خەڵکی نەسەردانی یەکتری بکەن بەڵام خەڵک بە مۆبایل و بە ئەنتەرنێت و بە تەلەڤیزیۆن و خۆی مەشغوڵە کرد خەڵکینە ئێستا خۆتان سەرقاڵ بکەن بە زیکر و بەیاد و بە عیبادەت و بە بەرنامەیەکی چاک و بە یعنی ئێستا لەم ماوەیە کە من لە ماڵم ئەوە بەسەر کتێبێکا ڕۆم کە الحەمدولله تەواوم کردو و چاپیش بکرێ و تا ئێستاکانی ڕۆژ نییە کە یعنی چەندین لاپەڕلانی کەم بە سەعاتێ 50 لاپەڕە لە کتێبم خوێنێتەوانێت تا ئێستا دووسێ کتێبم تەواو کردووە لە فەزلی خوا بەزیاو بێ و نەخشەشم داڕشتەوە بۆ کۆمەڵێ کار و فەرمانی دیکەیتر بۆ چونکە فرسەتێکی ژیانە فرسەتێکی ژیانە کە کۆمەڵێک کاتێ بۆ ڕەخساوە دەرەکە وایە یعنی زۆر گرنگە
حتا هەندێک گەمە بکرێت لە ماڵەکەی خۆتانە لەگەڵ مناڵەکاندا شتێکی سروشتیە لە شریعەتی ئیسلام ڕێی پێدراوە کە ئینسان دڵخۆش بێ. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام کێبڕکەی لەگەڵ خات و عایشەی خێزانیدا کردووە و یعنی مامەڵەی جوان و نەرمونیان خەندە ئامێز بین ئەماوە لە ماڵەوە. بەڵام تکایە با سەردانەکانمان لەبەر خاتری خوا ڕابگرین لەبەرەوەی کە پێغەمبەری خوا فەرمێتی عەلەیهی سەڵاتو وسەلام خۆتان بپارێزن با نەخۆشێتە لای ساغ نەچێتە لای نەخۆش. گریمان ئەگەر بزانین ئەم کەسانە ساغە وەکو من ساغە، بەڵام لەم کاتەدا لەبەر ئەوەی کە من ئەمین نیم لە ماڵ خۆمان دەچمە دەرەوە هەتا ئەگەمە لای دۆستەکەم ئایا ئەو ڤایرۆسە بەسەر دەست و دەموچاوی منە و نیشتۆتەوە یاخودنا کە چم تەوقە لەگەڵ ئەواکەم کێناڵێ ئەو توش ناکەم. لەبەرەوە زۆر گرنگە بەڕێزان لەم کاتەدا تکام وهایە کە سەردانەکانمان بۆ ماوەیەکی کاتی بوەسێنین. ئەزیزەکانی من، ئێمە سەردانی ماڵی خوامان وەساندووە، نوێژی جەماعەتمان وەساندووە لەبەر قەرەباڵغی. لەبەرەوە بە ئەولاتر وایە کە سەردان نەکەین و بە ئەولاتریش وهایە کە لە بازاڕەکاندا تەنها بۆ کاری پێویستێکە لە ئەندامی ماڵ بڕواشتەکان بکڕێ بێتەوە بۆ ماڵەوە جلەکانی دابرێت دەست و دەموچاوی جوان بە سابون بشوە، حتا ئەگەر دووشێکیش بکاشتێکی زۆر باشترە بۆ ئەوەی کە دڵنیابێ لە خۆی خێراجلەکانی بخێتە ناو غەسالە بشۆرێ. ئەمە تەنها احتیاطێکە. وەگەرنا ئێمە ئیمانمان بەهێزە پشت بەخوای گەورە ئەم ناڕەحەتیانەش واز دێنین و ڕۆژێکیش دەبێ ڕووداوەکانی ئێستا وەکو سەرگزشتە و قسەی خۆش بۆ یەکتری باز بکەینەوە. بۆیە سەبر بگرن، ئارام بگرن. فەصبر صبرا جەمیلا لە قورئاندا هاتووە. لە کاتێکە ڕێگەی بەدیلیشمان هەیە بۆ هەواڵپرسینی یەکتری و جەنابەت ئاماژەت بێداوە تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە تەلەفۆنە مەسەلەن زۆربەی خەڵک ئێستا تەلەفۆنەکەی فریە، ینی ئەتوانێت مەرحەباوی دۆستان و ئەزیزان بکە، دەتوانێت لە ڕێگەی ئێستا دۆستم هەیە لە کەرنتینەیە، دۆستم هەیە لە نەخۆشخانە لە نەخۆشخانەی سەرچنارە. بەڵێ مەرحەبایەکەم بە تەلەفۆن هەواڵێ پرسم تەشجیعیەکەم هەڵی ئەدێم بەرزیەکەمەوانێ سوپاس بەخوای گەورە دوو ڕۆژترمانیش ئەڵێن سێ چوارێکین ماوەسا سوپاس بەخوا چاکین و هیچ کێشەمان نییە و ئیتر ئاخر فەحسمان دەرەچێ ئێمەش دەرەچینە دەرەوە وەک شێری مەیدان پابەند بووین و لە ناو نەخۆشخانە چاوەڕێ بووین و ئارامان گرتەوە. ئێستا بەو پەڕی ئاسوودەییەوانێ و بەو پەڕی تەندروستیەوە دەچینە دەرەوە لە ڕێگەی تەلەفۆنە هەواڵم پرسیوە بژێتەوە بە تەلەفۆن بە خراتنەوەی دەکەم. دۆستمان هەیە وەفاتی کردو بە تەلەفۆن زۆربەی کات پەیوەندیمان پێوە کردووە کە ئەمە بەڕاستی ئاسانکارێکی زۆر چاک. مامۆستا لەم کاتەیە شتێکی تر هەیە لە بابەتە کۆمەڵایەتیەکانە ئەویش هاوکاری و بەدەمەوە چوون و ئیتر مادی بێ معنەوی بێ مەسەلەن ئەمە لە قۆناغێکی زەرورین. کاتێک حکوومەت دەڵێ مەسەلەن لە ماڵەوە بمێنەوە خەڵک لە پێشەوە پەلامارەدا مەسەلەن قۆرخی هەندێک شت و کەل و پەلووە و بابەتانەکە یەکێک دەوڵەمەندە و یەکێک فەقیرە یەکێک هەیەتی و یەکێک نیەتی یەکێک نەچێتە دەرەوە پاشەکەوتی هەیە یەکێک نەچێتە دەرەوە لەوانە هیچ نەبێ خوا. ئەرکی مسلمانەکان چییە و بە چ میکانیزمێک هاوکاری یەکتر بکەن یان؟ پرسیارێکی زۆر جوانە. من لێرەوە بۆ هەموو خەڵکی خۆشەویستی کوردستان بۆ هەموو چین و توێژەکان بانگەشەتانەکەم یەکەم پابەند بن تکایە خوا خۆی ڕەزاق و ڕۆزی دەرە تکایە ئەو نەسەر مەخەنە سەر هەندێک دوکان و جێگە و پێگە وابزانە شت نامێنێ. چەند جار ئەمە ڕوویداوە تکایە باد و پاد نەبێتەوە، تکایە قڕباڵغی مەکەن لە بەنزینخانەدا، تکایە ئێمڕۆ خەڵک جاران من حەوت ڕۆژەکە هەموو ڕۆژێک لە دەرەوە بووم هەفتانە جارێ بەنزینم پڕگۆتەوە ئێستا بە 2 هەفتە جارێکیش پڕی ناکەمەوە کەوا بوو کەمتر سەرفە بێت کەواتە کێشە نییە لە هەمان کاتە لە مەسەلەی خواردەمەنیە تکایە جاری وایە ئەڵێ 2 ڕۆژ مێنێ دەرەوە هەموو خەڵکە دەچێتە ناو ئەوێ کاکە ئەم 2 ڕۆژە با خواردنەکەم سادە بێت با شتێکی سادە بخۆم تکایە با ئیزدیحام دروست نەکرێت. ئەمە خاڵی یەکەمە. تێبینی دووهەمم بانگەشەیەکی دیکەی ترە بۆ هەموو چێن و توێژەکان نەک تەنها بۆ دەوڵەمەنەکان چونکە ئازیزمان فەرموویەتی تصدق وأنت صحيح شحيح تخشى الفقر وتأمل الغنى خێر بکە لە کاتێکە هەتەو نیتە ئومێدەکەی دەوڵەمەند بی ئەترسی هەژار بی چونکە زۆربەی زۆری خەڵکی لەم ئاسەدایە. تکایە ئەگەر هەر یەکێک لە ئێمە کە خوا داوی نەتێت خواردنی مانگێکمان هەیە ئەستن لە گیرفانمانە پارەی ساڵی خواردن هەیە کە بیکڕم ئەگەر هات و هەر یەکێک لە ئێمە فەردەیە برنج تەنەکەی ڕۆن ببەخشینەوە بە دۆستەکانماندا ئەوەی کە دراوسێتە کە هەژارە ئەوەی کە خزم تا ئەزانی نیەتی هەر هەمومان باوەڕ بکە لەم وڵاتەی ئێمەدا ئەگەر نیوەی هەژار بێت نیوەی بوو بێت بەس تەنها ئەوە نیوەی کە بووە یارمەتێکی کەمی ئەوە بدا کە هەژارە ئەم مانگە تێدە پەڕێنین بەسەر بەرزانە و لە قۆناغی یەکەمە هەموو ئەوەی لە دوکانەکەی مەی بە ماڵەکەت دووهەم ئەوەی لە ماڵەکەتە بەشی خەڵکی لێ ئەمە گرنگە هەردوو خاڵەکە وەکو باسم کرد یەکەم جار ئەوە ماماشە پێکرد کە دەبێ ئەوی زەحامە نەکرێت بەڕاستی یعنی تۆ چەند جار کاتی ڕێفراندۆم کرا خەڵک هاتن 4 فەردەیدانا چوون بۆ دوکانێک وتی وەڵڵاهی مامۆستا 6 فەردەی بۆ هێنامەوە تۆ تۆمە برا بە عەمەلی من نایە کە سەیرم کردووە ئەسپێتەی یاوە
یعنی بۆ ئەم کارە دەکرێت ئەمە دەجار بۆکو مار پێوەی دایی دەی حەدیثە فەرمێ پێغەمبەری خوا فەرمێتی عەلەیهی سڵاتو وسەلام ئیماندار دوو جار لە کونێکەوە مار نایگەزێ حتا کەی ئەم ڕاکە ئەم جۆرە هەڵپەکردنە جۆرێک لە ئیشکالێتی تایە لە دینە گوناهباری تاوان و بێگومان یعنی متمانە نەکردنە بەخوای گەورە سوبحانه وتعالى متمانە نەکردنە بۆی کە خوا ڕەزاقە باوەڕتان بێ لە ئاسمان بێ بۆ داگرێتە خوارەوە ئەگەر لەسەر لێژە ئەرزاوێ بۆ دەرێنێتە سەرەوە والله چەند جارە هەر خۆمان بیر لە ژیانی خۆمان بکەینەوە ڕۆژگارێک بۆ لە ناڕەحەتیا بووم دوعام کردووە خوای گەورە سوبحانه وتعالى بەیانی دوعاکەی ناوتەجی خۆی هاتۆ بەدەمەوانێ کارەکەی بۆ جێبەجێ کردوم بۆیە زۆر گرنگە هەیە من بین ڕاستە بەڵێ خەڵکینە بێمتمانەیەک دروست بۆ لە نێوان دەسەڵات و لە نێوان خەڵکیدا ئەزانین خەڵکینە هەندێک جا قۆڕخکاری دروست بووە کە هەموو ئەمانە ناتەندروستن ئەمانە کە پێی دەوتێت فەساد و گەندەڵی کە دەبێ هەمومان ڕوبەڕووی بینەوە نەک بچین هاوکاری بکەین نەک بچین ئەم گەندەڵیە تۆخکەین ناو خەڵکیدا وەکوتم خاڵی دووەمان ئەوەیە کە ئەگەر نیوەی خەڵکی ئەم وڵاتە هەژار بێت کە قەنەعەتم وایە هەژاری لەوە کەمترە و دوو جۆر هەژاریمان هەیە هەژاریەک هەیە کە زۆربمان ڕازین نانێک هەیە ئەینۆشین بەرگێک هەیە ئەیپۆشین شوێنێکیش هەیە دایپۆشیوین بە ژیانی خۆمانم بە جلێکی سادە و بە ژیانێکی سادەوە ڕازین ئەوە قەنەعەتمانە بەڕاستی هەڵپەیەکی وها ناکەین کە نەوعێ بێت کە ناشکریە بکەین کە خوا لێمە ڕازی نەبێ جۆری دووهەم ئەوەیە کە خەڵک هەیە ئەو ژیانەشی ناڕوا یعنی ئەگەر ڕۆژێ نەچێ بۆ ئیش بە ماڵ و مناڵێ دەرەکەوێ کە ئەمەش زۆر نین کە من بەچاو ئەمان و ئەو هەموو زۆرەی کە ئیمڕۆ بەبوونی ئەم وەزعەوە بوون بە ملیارلەر هی دۆلار ئەڵێم نەک دیناری خۆمان بوون بە ملیۆنلەر دۆلار واتە پارەی زۆریان هەیە باڵەخانەی زۆریان هەیە ئەم هەموو باڵەخانە بەرز بۆتەوە ئەی نابێ بپرسی لەم خەڵکە هەژارە دەستخۆشی لەو دەوڵەمەنە و خێرخوا و حاجێ بەڕێزانە دەکەم کە ئەو خەسەخانە و نەخۆشخانەیان کردەوە کەڵێن لە کەلاریش دەکرێتەوە هیوادارم ئەوەی کە سەر بکرێ بۆ هەندێک ئاهەنگی بێن معنا ڕنگاڵە کرد ڕەنگەکان وەرن کاکە نەخۆشەکان ڕنگاڵە دڵخۆش بکەن بەکردنەوەی نەخۆشخانە بۆیان چند ئاهەنگی شاجوانم بۆ دەگەڕن بە ملیار و دۆلار و پارەی زۆری تا سەرفەکەن ئاخرەمە کەی ئیش و پیشەی بۆم خاکوڵات و نیشتوانی ئێمە کە پڕێتی لە بێناز و بێنا و بێجێ و بێڕێ و بێماڵ شاجوان دروست مەکە وەرە ئەو گەنجانە ژنیان بۆ بێنە وەرە هەم ماڵە هەژار و نەدارە وەرە ئێساوەی لە جوێ شاجوانە سەرفیەکەی وەرە بیکەمە نەخۆشخانەیەکی خنجیلانە لە ناحیەکان ئەگەر بڵێ نەخۆشخانەی گەورەم بۆ ناکەتەوە دەقەڵەوەرەیەک دروست کە لە ناحیە و قەزاکاندا کافیە کاکەوان پێ ڕازین مهم ئەوەیە کە پشکێک دروستکەی شوێندەسە دیار بێ ئەم نەخۆشخانەی هەتا ئەمێنێتەوە بەس ئەوەی بۆ شاجوانیەکەن دوو ڕۆژە کۆمەڵی لفومی پێوە دەکرێ و کۆمەڵی ڕاگەاندنی پێوە سەرقاڵ دەکرێ و کۆمەڵی گەنجی هەزاری بێژن و ماڵیش هەرەبێ خەمی بۆ زیاد بکە لە جیاتی وەرن نەخۆشخانەیە بکەنەوەوانێک کە تا 100 ساڵ دوور نییە خزمەت نەکا ئێستاش ئەو نەخۆشخانەی جامیعەکە و تەواریەکە و جمهوریەکە کە مەشهورن ئێستا ناویتریان هەبێت یعنی گەورەترین خزمەتیان کردو و پزیشکەکان گەورەترین خزمەتیان تیا کردووە بۆیە دەبێت شوێندەسیان دیار بێت ئیتر چیدی هەندێک کەس مێنن لە وڵاتی عەرەبێ گێنن عەجەمێ گێنن فارسێ گێنن تورکێ گێنن بۆ گۆرانی وتن بەسەر مەرگی میلەتی خەڵکەکەی خۆماندا حکومەت دەمە خۆی هەڵوێستی هەبێت لە ئاسیاندا لە ڕووی ئاینی قسە ناکەم بڵێ مەم حرامە حرام نییە لە ڕووی ئەخلاقیەکی ئینسانیەتەوە کە ئەم پارە زیادە سەرف ئەکرێت لەوەدا ئەگەر نەخۆشخانەی تا بکەیت تۆشی تا بکەیتەوە باشتر نییە حتا ئالەم حاڵەتەیە من ئەڵێم خێر بکەن ئەوەی کە خێرەکە ئەمرە و حەجی بەنسی بێ فەرمونون ئێوە خوات پێی داون توانای حەشتان هەیە دەی فەرمو ئەو نەش ببەخشن بە فەقیر و بە هەژارەکان ئەوە بانگەشەی ئێمە بووە ئێمە بانگەشەی ئێمە بۆ کەچی دوو چوار ئەمرەت کردووە جارێکیان وەرە ببەخشە بە دراوسەکەت بیکە بە هەژارێک بە نەدارێک بە لێ قەوماوێک ئەوە پەیامی ئێمەیە بەڵام ڕێزیش لە شەعائری دی نەگرین بەڵام خێر و چاکەش ئەنجام دەین هاودەمی هاوخەمە بین بەڵام دوو سوودی ئاهەنگەکانی شاجوان و ئەو هەموو کۆڕۆنان پرسیارەکەم بە کورتیش وەڵام بیتەوە چونکە کاتەکەمان زۆر کەم ماوە باسی خێرت کرد موسڵمان ئەتوانێ مەسەلەن بە خێرکردن وا بکات یعنی جۆرێک لە قوربانی بکات جۆرێک لە خێر بکات بۆەوەی ئەم دەرد و بەڵایە لە کۆڵم خەڵکەیا بێتەوە بێگومان بەپێی مەبادیئی شەریعەتی ئیسلام کە خەڵک تاقی دەکرێنەوانێ بەپێی خەڵکەکان خۆیانن هەیە لەبەرەوەی گوناهە یعنی بەتایبەتی ئەم بەڵاو موسیبەتانە ئیلا دەرەنجامی ناپابندبوونی مرۆڤەکانە ئێستا لە تەلەڤیزیۆنەکانە ئەڵێ پابند دەبین چەند وشەیەکی جوانە ئەوە وشەیە کە 1400 ساڵە ئیسلام بانگەشەی بۆ دەکات ئەوە وشەیە کە دەیان ساڵ ئێمە لە میبەرەکانە دەڵێن با پابند بین ناپرسی باشە نەخۆشی ئەنفلۆزای بەراز لەکوێوە هاو لە وڵاتی ئیسلامیەوە هادیە لە وڵاتەکانی ترەوە سارز لەکوێوە هات
ئەنفلازای باڵندە لەکوێوە هات کۆڕۆنا لەکوێوە هات هەموو هی ئەو خەڵکەی کە پابند نابن لە سینە لە ئاسمانە بەس تیارە ناخورێ لە دەریاکانە بەس کەشتی ناخورێ لەسەر زەویە بەس بەرد و ئاسنەکان ناخورێ مارە خۆن کرمە خۆن قالۆنچە ئەخۆن خوارە زارتان کا مشکە خۆن بەشکە مشکە خۆن بەڵڵاهی نازانید ئەمە ئەم پابند نەبوونیان دەرەنجامەکەیەوە تا هەموو مرۆڤاتی هەموو سەرزەوی باجی لێوەدا پێویستە کۆمەڵی یاسای گشتی نێودەوڵەتی دروست بکرێ مادام لە سین کەسێک نەخۆش بێ هەموو جیهان بگرێتەوە کاتە بێ سینیش پابند بکرێ بە حەڵاڵ بە پاکخۆری چونکە من بەدەیەکی قورئانیە بەڕاستی بۆیە کاتێک کە موسیبەتێک دێت لە حەدیثە تاعون بڵاو بۆ تۆ واسەکرێت لە حەدیثە دەفەرمێت تاعون لە وڵاتێکی کافر بڵاو بۆ پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەلام مەمە سزایەکی خواییە بەچیش ئەم سزایە هەڵەگیرێت بە تەوبەکردن و خێر و چاکەکردن بەڵێ بانگەشە دەکەین ئێستا دەستخۆشیم هەیە هەندێک گوند هەندێک ناحیە بە سەدان سەر حەیوانیان سەر بڕیەوە دەیکەن بە خێر و دەیبەخشنەوە من قەناعەتم وهایە کە ئەو خێرانە لەسەر زەویدا لە ئەرز و ئاسماندا خوددا باڵا دەستە سبحانه وتعالى کاتێک کە بیەوێت خوای گەورە ڕووی ڕەحمان تێ بکە هەمووان دەپارێزێ و لە نەخۆشیانە دەبێت پرسیاری دووەمم کۆمەڵێک توێژمان هەیە کە لەم جەنگەیە لەم ڕوبەڕووبوونەوەیە پێشەنگن وەکو دکتۆرە بەڕێزەکان وەکو پیاوان یاسایش و پۆلیس و ئەو خەڵکانەی تر کە بەڕاستی لە ئێستاە کە خەڵک لە ماڵەوەیەوان لە دەرەوەن چیت هەیە بۆیان بۆ خەڵک بۆ ئەوان لە ڕاستیدا پێغەمبەری خوا عەلەیهی الصەلاة وەسەلام باز لەوە دەکات دەفەرمێت عەینانی لا تەمەسوهما النار دوو چاو هەن خوای گەورە ئازاریان نادا و ئەگری دۆزەخ ناسووتێن یەکێکیانەوەیە کە بەکەت من خەشەتی الله بینی خۆی خوا لە خۆشەویستی خوا و بیر لە گوناهەکانی کات و ئەگری وعین باتە تەحرس فی سەبیل الله و ئەو چاوەش کە ئێشک دەگرێت لە پێناوی خوا واتە لە پێناوی خەڵکیدا بۆی خەڵکی بپارێزێ بۆیە من لێرەوە دەڵێم ئەوەی کە پۆلیسە ئاسایشە ئەوەی پزیشکە ئەوەی دگاوانە لە نەخۆشخانە هەتا گۆگاتە ئەو سەری کە ئەمڕۆ ئەوان لە ناو جەبهەیەکان لە ناو جەرگەی شەڕدان دژبەن ڤایرۆسە ئەوە ئەو پێشەنگ و پێشەوایەنن کە بەڕاستی من أحياها فكأنما أحيا الناس جميعا وكواي هموم مرۆڤایەتی ڕزگار بکەن هەموو دەقەوساتێکیان لە لای خوای گەورە بە خێر و پاداش بۆ تۆمار دەکرێت چونکە خەیر الناس أنفعهم للناس خێرترین کەس بەرزترین کەس بڵندترین کەس کێیە ئەوەیە کە سوود بە خەڵکی بگەێنێ ئەمڕۆ ئەم بەڕێزانە لە ئاسایش لە پۆلیس لە ئەوانەی لە کەرەنتینە ئیش دەکەن ئەوانەی کە خۆیان ئەڵێن بۆی دڵنیابین لە خۆمان ئەچنە ناو کەرەنتینە ئەچن بۆ فەحسکردن هەموو دقەیەکیان بە عیبادەت حسێبە چونکە بەڕاستی ڕزگارکردنی میلەتە ڕزگارکردنی خەڵکە ڕزگارکردنی خۆیانە و ڕزگارکردنی ئەم نیشتمانەیە بۆی کە لە زووترین کاتا ماڵەکانی خوا بکرێنەوە بۆی کە لە زووترین کاتا هەمومان جایتر بەرەو ژیانێکی هێمنی هەنگاو بدەینەوە یەک پرسیاری کۆتایی ماوە ئەویشەوەیە ئێستا هەموو کەس لە ماڵەوە مۆبایلێکی بەدەستەوە ئینتەرنێتی هەیە تۆڕە کۆمەڵایەتیەکان بەکارهێنێ شت ئەنووسێ شت دەخوێنێتەوە شت بڵاوەکاتەوە ئەمە چ بەرپرسیارەتێکی هەیە چی بکەن باشە چۆن بکەن باش لە ڕاستیدا پرسیارێکی زۆر جوانە چونکە ئەمڕۆ زۆرێکی لە خەڵکی کە ئیشی نییە لە ناو تۆڕە کۆمەڵایەتەکاندایە هەمومان بەرپرسین وما يلفظ من قول إلا لديه رقيب عتيد والله محاسبة دكري لسر هر قسيك لسر هر باسك لسر هر كومنتك كدينوسين چونکە ئەرکی سەرشانتە و لە قیامەتا بەرپرسی لێی و لە دنیاشا بەرپرسی لێی بۆیە تکاتان لێ دەکەم خەڵکی نەگەشبین بن من ئەم قسانم کردووە هەموو قسەکانم لە ڕووی گەشبینیەوەیە معقول نییە قسەیەکی لەتی قسەی من بپچڕێنی تو لە شوێنێکا بڵاوی کەیتەوانی وابزانی کە من قسەکەم سلبیە و بە جۆرێکتر بڵاوی کەیتەوە لە ژنی فتوای بەڕێز هاتون قسەیان کردووە تۆ دەی تەنها ڕەخنەکەگری وەزارەتی پەروەردە وەزارەتی خوێندنی باڵا قوتابیەکان و فێرخواز و خوێندکاریان ناردێتەوە بۆ ماڵەوە بۆ پارێزگاریکردن لە جیاتیەوەی دەستخۆشی بکە هەر خەریکی ڕەخنەگرتنە بەڕێزان بە ویژدانەوە بە ئینسان مامەڵە بکە پێویستە خۆم بە دوژمنەکەشم ئەگەر شتێکی چاکی کرد پێی بڵێم چاکە کە لە قورئانە کردراوین وەکەذالک یفعلون کە مەلیکە بەلقی قسێکە کە خوا فەرمی ڕاستی کرد کە هێشتا سوژەی بۆ خۆر بردووە بۆیە زۆر گرنگە يعني ئێمە کە حتا معارزەیەکی ئەخلاقی بێت کە الحەمدولله لە زۆرێک لەمانەدا بەرجەستە بوون کە ئێستا ئەمڕۆ دەیبینم بە ئەخلاقیانە مامەڵە دەکەن بەرپرسانە مامەڵە دەکەن شتێکی زۆر جوانە ئەمە بۆیە تکایە ڕووگەش بن مژدەی خۆشی ببەخشن هیمەتی خەڵک بەرز بکەنەوە بەرپرسی لە قیامەتا کەسێک بەبوونی تۆ هیمەتی دابەزێ و تووشی ئەو نەخۆشیە بێت تۆ بەرپرسی لێی خوا ئەیزانێ و ئەگەر تۆ پێشی نەزانی بەبوونی قسێکی تۆ دڵی خەڵک ڕائەچڵێکی ئازارە درێ ئەشکەنجە ئەدرێ خانەوادەیەک تووشی تەعزیب و ناڕەحەتی و نیگەرانی دەبن تکایە ئاگال لە زبانت بێت تکایە ئاگال لە زمانت بێت ئاگال لە هەڵوێست بێت چونکە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سڵات وسەلام جاری وا هەیە یەکێک لە ئێوە وشەیەک دەڵێت حسابی بۆ ناکەڵێ جا چییە لە فەیسبووکە لە شوێنەکان بە تعبیری ئەمڕۆ بڵاوی دەکاتەوانێ بەڵام فەیەوی به
في النار 70 خريفا 7 ساڵ بەنا ئاگری دۆزەخە ئەیباتە خوارەوە لە کاتێکا ئەگەر وشەیەکی جوان و هەڵنان و پێشخستن و برایی و تەبایی و خۆشەویستی و ئەویندارەتی و سوود و قازانجی خەڵکی بنووسی کە وازانی شتێکی بچووکە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵام بەهۆیەوە خوا لە گوناهی خۆشەویستی خاتە باشتەوە بۆ یەتکایە با تەواو بەرپرس بین لە ڕووی قیامەتەوە لە ڕووی دین و ئەخلاق و قیانمانەوە و ئەوانشی کە دیندارین تکایە لە ڕووی ویژدانی خۆتانەوە و لە ڕووی خەم خواردنی ئەم میلەتەوە ئیتر بەسە کۆتایی پێبێنن بەڵکو ڕووی ئیجابی و باشێتی پێشکەش بە خەڵکی بکەن. بەڕێز دکتۆر ناسح فتاح ئاروزەری پرۆفیسۆری یاریدەدەر لە زانکۆی سلێمانی و پسپۆڕ لە حیزبی ئیسلامی زۆر سپاس و تەشیری نەکارێت. سپاس بۆ ئێوەش. بینەرە بەڕێز و خۆشەویستەکان هاتینە کۆتای هەڵقەی ئەمجارەی بەرنامەکەتان تا هەڵقەی داهاتوو بە خواتان ئەسپێرین. زۆر سپاس. سەرکەوتوو.